ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتیەوەی عەزیزان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژەی پێنجشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. ناڕەزایەتی دایکانی دادخوازی سنە لە ئاست سزای سێدارەی پەخشان عەزیزی. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری سەردەشت. گوشاری ناوەندە ئەمنیەکان بۆ سەرئەندامانی کۆمیتەی ماڵی ئینسان لە مەریوان. بانکێشتی مەهناز حسێن پەناهی بۆ دادسەرای سنە. بێبەشکردنی بەندکراوێکی سیاسی لە دەستڕاگەیشتن بە دەرمان لە زیندانی سنە. کوژرانی ژنێکی گەنج لەلایەن هاوسەرەکەیەوە لە کرماشان. چوونە سەرەوەی ڕێژەی قوربانیانی هێرشەکەی تورکیا بۆ سەر کۆبانی. بەیانیەی ئەنجومەنی سنفی فەرەنگیانی فارس دژبە سەرکوتگەریەکانی ڕژیم. ژاراییبوونی خوێندکاران لە زانکۆی باشتی تاران و دۆخی خراپی سیستمی بێداشت و دەرمان لە ئێران. ناڕەزایەتی دایکانی دادخوازی سنە لە ئاست سزای سێدارەی پەخشان عەزیزی. ڕۆژی چوارشەممە 19 بەفرامبەر دایکانی دادخوازی شۆڕشی ژینە لە شاری سنە لە ئاست سەپاندنی سزای سێدارە بەسەر پەخشان عەزیزی بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ئێڤین ناڕەزایەتیان دەربڕی. دایکانی دادخوازی سنە وێڕای مەحکومکردنی سزای سێدارەی پەخشان عەزیزی پشتیوانی خۆیان لەو بەندکراوە سیاسیە و وریشە مرادی ڕاگەیاند و خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای سێدارە بوون. دایکی هەمیشە زیندوو ئارام حەبیبی لە پەیامێکدا داوای لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ کرد بە دوواداچوونی جددی بۆ ئەو بابەتە بکەن و ڕێگە نەدەن کۆماری ئیسلامی بێتاوانێکی دیکە لە سێدارە بدات. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری سەردەشت. شەوی سێشەممە 18 بەفرامبەر کۆڵبەرێک بە ناوی شاهین ڕەسوڵ حەسەن بە تەقەیەزەکانی ڕژیم لە سنووری سەردەشت بە سەختی بریندار کرا. بە پێی زانیاریەکان هێزەکانی هەنگی مەرزی ڕژیم لە سنووری جاسوسانی سەردەشت تەقەیان لە کۆمەڵێک کۆڵبەر کردووەوە لە ئەنجامی ئەو هێرشەدا کۆڵبەرێکی خەڵکی گوندی دۆڵەتووی سەر بە شارستانی سەردەشت بە تەقەی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کرا. گوشاری ناوەندە ئەمنیەکان بۆ سەر ئەندامانی کۆمیتەی ماڵی ئینسان لە مەریوان. ناوەندە ئەمنیەکانی شاری مەریوان گوشارەکانیان بۆ سەر ئەندامانی کۆمیتەی ماڵی ئینسان کە لە گەڕەکە ژانشینەکانی ئەو شارە چالاکی مرۆڤدۆستانە ئەنجامەدەن بردووەتە سەرەوە و لەو ماوەیەدا چەندین کەسیان بانکێشت و لێپرسینەوەیان لێکراوە. کۆمیتەی ماڵی ئینسان لەلایەن کۆمەڵێک لە گەنجانی دڵسۆز بۆ باشترکردنی دۆخی گەڕەکە ژانشینەکانی مەریوان دروست بووە و لە چەند ساڵی ڕابردوودا چالاکیێکی کاریگەریان لە بوارە جیاوازەکانی وەکو پەروەردەی ژنان، هاوکاری مرۆڤدۆستانە و دانانی کتێبخانەی گشتیدا هەبووە. ئەم کۆمیتەیە بە تایبەت لە کاتی گشتگیری پەتای کۆڕۆنادا ڕۆڵێکی کاریگەری لە یارمەتیدانی توشبوانی ئەو نەخۆشیە هەبووە. لە ڕۆژانی ڕابردوودا ناوەندە ئەمنیەتیەکانی ڕۆژیم گوشاریان خستۆتە سەر ئەندامانی ئەو ڕێکخراوەیە و لە ڕێگەی بانکران و لێپرسینەوە هەوڵیان داوە ڕێگە لە چالاکیەکانی ئەو کۆمیتەیە بگرن. بانکێشتی مەهناز حسێن پەناهی بۆ دادسەرای سنە. مەهناز حسێن پەناهی شارۆمەندی خەڵکی شاری سنە بۆ چەندەهەمین جاری بەردەوام لە ماوەی یەک مانگی ڕابردوودا بۆ دادسەرای گشتی و ئینقلابی ئەو شارە بانکێشت کراوە. ڕۆژی چوارشەممە 19 بەفرامبەر مەهناز حسێن پەناهی بۆ لە قیسەی دادگای ئینقلابی سنە بانکهێشت و لێپرسینەوەی لێکراوە. ناوبراو پێشتر بە بیانووی چالاکی کۆمەڵایەتی و پشتیوانیکردن لە بنەماڵە دادخوازەکانی سنە بە جەریمەی ماڵی مەحکوم کرابوو. مەهناز حسێن پەناهی لە ماوەی یەک مانگی ڕابردوودا 3 جار بانکێشتی دادگا کراوە و هێشتا هۆکاری بانکرانی بەردەوامی ئەو چالاکە مەدەنیە ڕۆن نییە. بێبەشکردنی بەندکراوێکی سیاسی لە دەستڕاگەیشتن بە دەرمان لە زیندانی سنە. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بەندکراوێکی سیاسی ڕاگیراو لە زیندانی سنە بە ناوی ئارام ئەکرەمی تەمەن 35 ساڵ تووشی نەخۆشی سەختی دیسکی کەمەر بووە بەڵام لەلایەن بەرپرسانی زیندانەوە لە دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەش کراوە. ئارام ئەکرەمی
شارۆمەندی خەڵکی سنە پێشتر بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حزبە نارەکانی ڕۆژین بە 12 ساڵ زیندان محکوم کراوە. حکمی زیندانی و بەندکراوە سیاسیە لە دادگای پێداچوونەوە بۆ 6 ساڵ و 9 مانگ کەم کراوەتەوە و 36 مانگ لە ماوەی بەندکرانی لە زیندانی سنە تێپەڕ کردووە. لەو ماوەیەدا ناوبراو یەکجار مەرەخەسی دەرمانی پێدراوە، بەڵام داخوازیەکەی بۆ پێدانی دووبارەی مەرەخەسی دەرمانی ڕەت کراوەتەوە و بڕیاری مانگرتن لە خواردنی داوە. کوژرانی ژنێکی گەنج لەلایەن هاوسەرەکەیەوە لە کرماشان. لە ڕۆژانی ڕابردوودا ژنێکی گەنجی خەڵکی کرماشان بە ناوی کەوسەر دارابی لەلایەن هاوژینەکەیەوە بە چەک کوژرا. بە پێی زانیاریەکان بکوژ بە بیانووی کێشەی خێزانی تەقەی لە کەوسەر دارابی کردووە و ناوبراوی کوشتووە. کەوسەر دارابی لە تەمەنی 18 ساڵیدا ناچار بە هاوسەرگیری زۆرە ملێ کرابوو. بەو بۆنەوە بەردەوام لەلایەن هاوسەرەکەیەوە ئەشکەنجە و ئازار درراوە. کاتێک داوای جیابوونەوەی لە هاوژینەکەی کردووە بە تەقەی ڕاستەوخۆ کوژراوە و بۆ کوژ لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر کراوە. چوونە سەرەوەی ڕێژەی قوربانیانی هێرشەکەی تورکیا بۆ سەر کۆبانی. ڕۆژەی چوارشەممە 19 بەفرامبەر ئەرتەشی تورکیا لە ڕێگەی پەهبادەوە هێرشی کردە سەر خۆپێشاندەرانی ڕۆژاوای کوردستان لە بەنداوی تشرین و کارگەیەک لە شارۆچکەی سیرین و لە ئەنجامی و هێرشانەدا 6 کەس گیانیان لەدەستدا و 19 کەس بریندار بوون. ڕۆژی ڕابردوو هەزاران شارۆمەندی ڕۆژاوای کوردستان دژ بە هێرشەکانی دەوڵەتی تورکیا و گروپە ئیسلامگەرەکانی سەر بە وڵاتە بەرەو بەنداوی تشرین ڕێپێوانیان کرد، بەڵام پەهبادەکانی تورکیا هێرشیان کردە سەر خەڵک و 5 کەس لەوانە بەڕێوەبەری ڕێکخراوی کۆمەڵگەی ژنان زنۆبیا گیانیان لەدەستدا و 15 کەسی دیکەش بریندار بوون. لە هێرشی دووەمدا کارگەیەک لە شارۆچکەی سیرین کرایە مانجوو بۆ هۆیەوە کرێکارێک گیانی بەخت کرد و 4 کرێکاری دیکەش بریندار بوون. شایانی باسا کە خەڵکی ڕۆژاوای کوردستان شەوی ڕابردوو لە بەنداوی تشرین مانیان گرت و بە هەڵپەڕکێ و خوێندنی سرودی شۆڕش گێڕانە ورەی بەرزی خۆیان بەرامبەر بە داگیرکەران نیشاندا. بەیانیەی ئەنجومەنی سنفی فەرهەنگیانی فارس دژ بە سەرکوتگەریەکانی ڕۆژیم. ئەنجومەنی سنفی معلیمانی فارس لە بەیاننامەیەکدا سەپاندنی سزای زیندان بەسەر سیامەک سادقی چێهرازی کەوکەب بۆ داغی پەنا پیرۆز نامی و عەلی کوڕشاتی بە توندی محکوم کرد. لە بەشێکی ئەو بەیاننامەیەدا سەپاندنی سزای قورسی زیندان بەسەر و 4 چالاکە سنفیە وەکو سزاکانی سەدەی ناوەڕاست ناوبراوە و داوای هەڵوەشاندنەوەی سزاکان و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی کراوە. ئەنجومەنی سنفی معلیمانی وەستانی فارس سەپاندنی تۆمەتی ناڕەوە بەسەر چالاکانی سنفی بەس بۆ سەرکوتی دەنگی ئازاد زانیوە و ڕاگەیاندووە کە هیچ دەسەڵاتێک بەو شێوە هەڵچوو کەوتە پایدار نامێنێت. ژاراویبوونی خوێندکاران لە زانکۆی بەهەشتی تاران. ڕۆژی سێشەممە 18 بەفرامبەر کۆمەڵێک لە خوێندکارانی زانکۆی بەهەشتی تاران بەهۆی خواردنی خۆراکی ناتەندروست ژاراوی بوون. بە پێی زانیاریەکان کۆمەڵێک لە خوێندکارانی زانکۆی بەهەشتی پاش وەرگرتنی نەهاری ڕۆژی سێشەممە لە سلف سرویس ژاراوێ و ڕەوانەی نەخۆشخانە کراون. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر دۆخی تەندروستی خوێندکارانی بەستەری کراو لە بەردەستانی. سەپاندنی سزای زیندان بەسەر پەیمان کازمی لە گیلان. چالاکێکی مەدەنی خەڵکی پارێزگای گیلان بە ناوی پەیمان کازمی لەلایەن دادگای ئینقلابی وەستانە بە 3 ساڵ زیندانی تەعزیری محکوم کراوە. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ پەیمان کازمی بە تۆمەتی تەبلیغ دژی نظام و بێڕێزی بە ڕێبەری سەرجەم بە 3 ساڵ زیندانی تەعزیری محکوم کراوە. ناوبراو مانگی بەفرامباری ساڵی ڕابردوو لە وڵاتی سوێدەوە گەڕایەوە ئێران و لە ڕێکەوتی 18 ڕەشەمەی 1402 هەتاوی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کرد. کوژرانی شارۆمەندێک و دەست بەسەرکرانی دەیان هاوڵاتی لە ئەهواز و تاران. ڕۆژی چوارشەممە 19 بەفرامبەر هەواڵنێرێکی خەڵکی تاران و 27 هاوڵاتی خەڵکی شارەکانی ڕوودباری جنوب و ئەهواز لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر و شارۆمەندێکی بەلوچ لە ڕوودباری جنوب بە تەقەی ڕاستەوخۆ کوژراوە. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران وێنەگر و هەواڵنێرێکی خەڵکی تاران بە ناوی مێهرداد ئالادین بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن ئیدارەی ئیتڵاعاتەوە ڕفێندراوە.
لە شارستاری ڕوودباری جنوب هێزەکانی ڕۆژێ مێرشیان کردوتە سەر ماڵی هاوڵاتیەکی بەلوچ و کەسێکیان بەناوی سەعید ئەحمەدی تەمەن 32 ساڵ کوشتووە و شارۆمەندێکی دیکەیان دەست بەسەر کردووە. بەڵام ناسنەوی ئاشکرا نەکراوە. لە شارستانی ئاهواز هێزە ئەمنیەتیەکانی حکوومەت 26 چالاکی مەدەنی و مافی مرۆڤی عەرەبیان بە ناوەکانی جەبار، محەممەد و ئیسماعیل حەیدەری، ڕەزا حەیدەری، عەلی ساری، سەید فواد موسەوی، جەواد عەفری، یاسین سیلاوی، محەممەد ناسری، عەلی کڕوشات، خالد، محەممەد و عەلی عەموری، یونس غەرباوی، ڕەزا زەهیری، سادق مەنسووری، مەنسوور جاسمی، ئەحمەد جەلالی، حسێن سەعیدی، سعید فەلاحی، ئەحمەد خالدی، ئەیوب تەرەفی، یوسف سعدی، محەممەد عیاسی و عەلی سەواری دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستوتەوە. دۆخی خراپی سیستەمی بێهداشت و دەرمان لە ئێران. بە پێی راپۆرتەکان دەوڵەت بە فەرمی نرخی دەرمانی چەند هێندە بەرز کردوێتەوە و بەرپرسانی ڕژیم ڕایەنگەیاندووە کە سیستەمی دەرمانی ئێران پێویستی بە 100,000 پەرستاری نوێ هەیە. تەوەڕۆم و گرانی تەنگی بە خەڵک هەڵچنیوە و ڕۆژێ ڕابردوو هەندێک لە شرکەتەکانی بەرهەمێنانی دەرمان لە ئێران بە فەرمی گرانکردنی نرخی دەرمانیان ڕاگەیاندووە. بە پێی ڕاگەیاندنەکان نرخی هەندێک لە دەرمانەکان بە ڕێژەی 415% زیادی کردووە و بەشێکی زۆر لە کۆمەلگا عەمەلەن دەستڕاسیان بە دەرمان نامێنێت. گرانکردنی نرخی دەرمان لە حاڵێکدایە کە بە پێی راپۆرتی ناوەندی ئاماری ئێران 1 ملیۆن هاوڵاتی بێپێناسە لە وەستانەکانی سیستان و بەلوچستان، ئازەربایجانی غەربی، کرمان، خوراسانی جنوبی و گوڵستان تۆمار کراوە و لە هەموو خزمەتگوزاریە کۆمەڵایەتیەکان بێبەشن. هەروەها ڕێکخراوی نیزام پەرستاری ئێران ڕۆژی ڕابردوو ڕایگەیاند کە سیستمی دەرمانی وڵات پێویستی بە 100,000 پەرستاری تازە هەیەوە، گەر دابین نەکرێت وڵات تووشی قەیرانی بێهداشتی دەبێت. و دوایین هەواڵمان سەبارەتە بە کوژران و برینداربوونی دەیان فەلەستینی لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە. ڕۆژەی سێشەممە 18 بەفرامبار بە هۆی هێرشی ئاسمانی ئیسرائیل بۆ سەر پەنابەرانی فەلەستینی بەلانیکەم 13 کەس گیانیان لەدەستاوە و 20 کەسی دیکەش بریندار بوون. بە پێی راپۆرتی وەزارەتی بێهداشتی غەزە، فڕۆکەکانی ئیسرائیل خێوەتی پەنابەرانیان لە چەند ناوچەی خان یونس بردومان کردووە و لە ئەنجامی هێرشانەدا بەلانی کەم 13 فەلەستینی کە 7 کەسیان منداڵ بوون گیانیان لەدەستاوە و 20 کەسی دیکەش بە ساختەی بریندار بوون. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.